دیارە بناری قەندیل ناوچەیەکی شاخاوی و سەختەوە ئەگەری کارەساتی سروشتی هەیە کەوەکەوەی کە لە پار ساڵیشدا ڕوویدا و زیانێکی زۆر بە سەرجەم ناوچەکانی بناری قەندیل گەیشتن. دیارە ئێرەمە ساڵانەوە کوشارای بناری قەندیل دەست دەکەین بە ئامادەکاری خۆمان بۆ وەرزی زستان لە ڕووی پاکردنەوەی ڕێگاکان و هەروەها ئەو کونج و قەنتەرە و ئەو ڕێڕەوە ئاویانەی کە پێویستە پاک بکرێنەوە بۆ ئەوەی زیان بە ڕێگاوبان و بە پرد و قەنتەرەکان نەدات. ئێمە لەو چوارچێوەی دەتوانیوان بەشێکی زۆری ئەو ئامادەکاری خۆمان بکەین بۆ وەرزی زستان. هەروەها تیمی بەفڕاماڵین و پاکردنەوەی ڕێگاکان لە کاتی بەفردا ئامادەن بۆ هەر ئەگەرێک کە لە کاتی بارینی بەفردا سەرجەم ئەو ناوچانەی ئەو ڕێگا گشتیانەی کە بەهۆی بەفرەوە ئاسەنگی بۆ دروست دەبێت ئێمە وەکو تیمی شارەوانی و ئامێرەکانمان لە ئامادە باشیدان بۆ هەر ئەگەرێکدا. دیارە لەم ساڵدا چەندین پرۆژەی گرنگ ئەنجام دران کە بەهۆی لافاوی پار ساڵەوە خراپ بوون، لەوانە پردی سوورەگڵە، پردی بڕەدێ، پردی سەرنێڵ و ماونان کە ئەموو ئەوانە بەشێکیان پرۆژەکان تەواو بوونەوە لە ئەمساڵ بۆ وەرزی بارانی ئەمساڵدا دەکەونە خزمەت هاوڵاتیاندا و بەشێکیان ئێستا کارکردن تیاندا بەرداوامەوە هەتاکو وەرزی باران ئومێد دەکەی ئەو پرۆژانەش تەواو بێت. بۆیە سەرجەم ئەو ئامادەکاریانەی کە کراون بۆ وەرزستان لە قۆناغی تەواوبووندانە و ئومێد دەکەین کە بتوانین لە ئامادەباشی دابین بۆ هەر ئەگەرێکی و بە هەر ئەگەر و کارەساتێکی سروشتی تر کە ڕوو لەو ناوچێ بکات.